زیاتر دەچین لای پامنێرمان هێمن محمود لە شوێنی کۆبوونەوەکە. هێمن سڵاو لێ بێگەر دوایین زانیاریمان بیتە لەسەر کۆبوونەوەی چوارلایەنەکە لە شاری سلێمانی. بەڵێ شەیدا کۆبوونەوەکە دەستی پێکردووە کە ئەو چوارلایەنە تێیدا بەشدارن، یەکێتی گۆڕان و یەکگرتوو کۆمەڵ نزیکی کاتژمێرەکان کۆبوونەوەی چوارقۆڵی دەستی پێکردەوە. کۆبوونەوەکە ڕوونە بۆ ئامادەکردنی و سێ پێشنیازەیە. سەرۆکی هەرێمە دەروی پەرلەمان هەڵبژێردە دەسەڵاتەکانی چۆنە، سەرۆکی هەرێمە ناو پەرلەمانە هەڵبژێردە دەسەڵاتەکانی چۆنە، و هەروەها ئەم چوارلایەنە بە فەرمی وەڵامی پارتی دیموکراتی کوردستان دەدەنەوە کە پارتی دیموکراتی کوردستان داوای کردبوو سەرۆکی هەرێم تاوەکو بەردەوامبوونی ئەم خوڵەی پەرلەمان بمێنێتەوە لە پۆستەکەی و دوجار لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەڵبژاردن بۆ سەرۆکی هەرێمیش کرێ، بەڵام ئەمان خۆیان دەڵێن بەڕەسمی جابی ئەم پێشنیازەی پارتی دیموکراتی کوردستان دەدەنەوە کە پێی رازی نین و پێکاتی کۆبوونەوەکان ئەگەر دەرفەتە بێ باسکەم و جارێکی تر لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە جیاوازە لە کۆبوونەوەکانی تر لەبەرەوەی وەفدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان وەفدێکی تر زیادی کردووە کە ئەوش وەفدی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە سێ کەسن مەلا بەختیار و قادر حەمەدجان و عومەر فەتاحن و ئەو چوار کەسەی تر کە لە کۆبوونەوەکەدان ئەرێکە لە سادی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت و فەرید ئەسەسەر ئەندامی سەرکردایەتی و هەروەها چێنەر عەلی جۆڵا ئەو ژاساییەوە هەروەها جێگری دۆمی سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتیە. ئەم چوار کەسن لە وەفدەکە و لە یەکگرتووی ئیسلامی